کاکە عەدالەت دەمێ بزانم میکانیزمی چۆنێتی دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن چۆنە لە ئێستادا؟ شەو باش تاڤیر خان. سەرەتا دەمەوێت لێرەوە سەرخۆشی لە خانەوادەی مامۆستا سەباح بکەم، مامۆستا برایم سەباح بکەم کە لە سنووری پەروەردەی شەقڵاوە کە ئەمڕۆ بە تەزووی کارەبا گیانی لەدەستدا بۆ کاتی نوێکردنەوەی ئاڵای کوردستان. دەمەوێت سەرخۆشی لە خۆمان و لە خانەوادەکەی و لە مامۆستایانی بەڕێز بکەین کە بەو کارەساتە ڕۆیشت و سپاس بۆ ئەو دەرفەتەکە ئەم بتوانین ئەم پەیوەندیە لەگەڵ بەڕێستانە ئەنجام بدەین. کاک عەدالەت سپاس بۆ تۆ. دەمێ بزانم بۆ خوێندنی ئەم ساڵ میکانیزمی پرۆسەی دەستپێکردنەوەی خوێندن چۆنە لە کاتێکدا کە ڤایرۆسی کۆرۆناش تا ئێستا بوونی هەیە؟ ڤایرۆسی کۆرۆنا ئەتوانم بڵێم لە هەموو جیهانە بەشێکی زۆر لە هەموو سەکتەرەکانە پەکخستووە پرۆسەی پەروەردەیەکێک لەو سەکتەرانەی کە زەرمەندێکی زۆر بووە لەو بوارەیە. ئەم ساڵ ئێمە دەستپێکی ساڵ دەبواە لە مانگی نۆ و سەرەتای مانگی دەوە دەستمان پێوکرایە، بەڵام بەهۆی ڤایرۆس و ئەو ڕێنمایانی کە لە لیژنەی باڵای ڕوبەڕووبنەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەستی پێکرد تاخیر بوو بۆ ئێستا. سەرەتای ئێمە پرۆسەکەمان بۆ پۆلی دوانزەکان دەست پێ کرد کە لە 16ی یەکەوە دەستمان کرد بە خوێندن لە ناوەندەکانی خوێندنە بۆ پۆلی دوانزەکان و پۆلی یەک و بۆ قۆناغی یەک بۆ یانزەکانیش لە ڕۆژی شەمەوە مامۆستایانی چوونە ناوەندەکانی خوێندن، بەڵام بۆی کە دەستپێکی داوامکردنەکەەوە ئەمڕۆ دەستی پێ کردەوە. شێوەی داوامکردنەکەی بەو شێوە بوو کە لە بەهۆی ژماری زۆری قوتابی خوێندکارەوە لەو شوێنانی کە قوتابی خوێندکارە بوو خوێندکارانمان دابەش کردەوە سەر بازنەکانە، هەر بازنەیەک 3 ڕۆژ داوام بکەن، واتە ئەگەر قوتابخانەیەک لە ناوەندەکانە یەک داوام بێ کراوە بە 2 داوام، ئەگەر 2 داوام بێ کراوە بە 4 داوام بۆ ئەوەی ژماری قوتابی خوێندکار هەم لە ناو پۆلەکان هەم لە ناو ناوەندەکانی خوێندنە ژمارەکەیان کەم بێتەوە. بەڵام لە سنووری گوندەکانە کەوانەی ژماری قوتابی خوێندکاریان کەمە 3 ڕۆژماندانەوە کە لەسەر یەک بۆ هەم خوێندکاران دانەبڕێن لە دەوام و هەم مامۆستایانیش ئەو کولفە زۆریان لەسەر نەبێ و بڕۆنە سەر ناوەندەکانی خوێندن. باش کاکەدا لە دەمێ بزانم ڕێنمایە تەندروستیەکان چۆن جێبەجێ دەکرێت لە ناوەندەکانی خوێندن. تۆ ئاماژە پێ کرد کە پرۆسەی خوێندن دەکرێت بە شێوازی بازنە واتە ئەگەر بێت و خوێندگایەک یەک دەوامی بێت دەکرێت بە 2 دەوام، کەواتە ئەمە چۆن دەکرێت و میکانیزم و یاخۆ دەگرتن بەری ڕێکاری تەندروستی چۆنە لە ناوەندەکانی خوێندندا؟ ئێمە بۆیە ئەو خوێندانە یانم زۆر ژمارەیەکی زۆر خوێندکار بە حکمی ئەوەی کە بینامان نییە، ژمارەی خوێندکار 30 بۆ 35 خوێندکار لە ناو پۆلێکا بوو کە ئێستا ئێمە وامان لێ کردو هەر ڕەحلەیەک یەک قوتابی یاخی خوێندکار لەسەری دابنشێ بوون من ئەگەر 35 خوێندکار بێ ئێستا 17 قوتابی خوێندکار لە ناو پۆلێکە ئەبێ، ئەگەر لە ناو ناوەندێکە 300 خوێندکاری تێدا بێ ئەبێ بە 150 خوێندکار بۆی ڕێژەکەی ئێجگازۆی بۆ ڕێنمایە تەندروستیەکانیش هەموویان ئاگادار کراونەتەوە. ئێمە کۆبنەوەمان لەگەڵ بەڕێوەبەرەکان و کۆبنەوەمان لەگەڵ یەکەی سەرپەرشتیارەکان ئەنجام داوە و ئەوانش لەگەڵ مامۆستایانە بۆی هەر قوتابی خوێندکارێک کە ئەڕاتە دەوام پێویستەکە ماسکێ بێ و گەرمی پێومان لە مەدرسەکان داناوە تاقیمان داناوە و هەموو ئەو ڕێنمایانەی کە لە ڕێگەی وەزارەتی تەندروستی و لیژنەی باڵاو بۆ ئێمە تێ هەمویان لە ناوەندەکانی خوێندن جێبەجێەکەین و بەردەوام لیژنەیەکمان دروستنیەک دروست کراوە لە ئیداری گەرمیان بە سەرپەرشتیاری ئیداری گەرمیان بەڕێبەراتی پەروەردەی گەرمیان و تەندروستی گەرمیان و لە ناو ناوەندەکانی خوێندنە هەموو قوتابخانە و خوێندنگایەک لیژنەیەکی تایبەتمەند بە سەرپەرشتی بەڕێوەبەرەکە هەیە کە لە چەند مامۆستایەک و توێژەرێک پێکهاتووە بۆ ئەوەی سەرپەرشتی ئەو ڕێنمایانە بکەن کە لە ژووری ئۆپراسیۆن و لە لیژنەی باڵای کۆرۆنا و وەزارەتی تەندروستیەوە بۆمان دێ. باش کاگادا لە دیاراوەی کە باسی لێوە دەکرێت زۆرترین پرسیار و قسە و باس هەڵەگرێت تاواکردنی ئەوەی کە پێی دەوترێت منهەجی خوێندکارە. ئەم ساڵ بڕیار وایە چۆن ئەم منهەجە تەواو بکرێت و دیارە لە ساڵی ڕابردوودا خوێندکار وەکە ئاماژەی پێدەکراوە یاخود خوێندکاران خۆیان باسییان لێوە دەکرد کە زەرمەند بوو لەوەی کە بۆ ماوەیەکی زۆر ناوەندەکانی خوێندن نەبوو تەنها هەندێک لە قۆناغەکان بە شێوازی ئۆنلاین ئێوانەکانیان دەخوێن. کەواتە میکانیزمی ئەم ساڵ چۆنە و چۆن منهەج تەواو دەکرێت بە چەند بەشەوە؟
تافگەرخان لە ئەم حاڵەتە حاڵەتێکی ناچاری بوو وە نەبڵێ لە حاڵەتێکی ئەوە بێت کە ئێمە بتوانین کاریگەری لەسەر ناوەندەکە کە ئەم جۆرە نەخۆشیە کاریگەری لەسەر هەموو سێکتەرەکانی ژیان دروست کردووە نەک تەنیا خوێندن. ڕاستە پارێ ئێمە لە 26 دووە خوێندنگاکان ڕاوەستان بەڵام ئێمە ئەو منهەجانەی کە خوێندی بۆیان داخلی تاقیکردنەوەکان کرا. ئەم ساڵ پۆلی دوانزەکان لە 16ەوە دەست پێکراوە هەتاکو کۆتایی مانگی 6 لە تاقیکردنەوەکان دەکەوێتە ناوەڕاستی مانگی 7ەوە بۆیە پۆلی دوانزەکان بەدەوام ببن لەدەوام و هەموو پشوەکان بێجگە لەو سێ ڕۆژەی نەورۆز و جەژن هەموو پشوەکان و ڕۆژی هەینی لێ دەرچێ هەمووی دەوامی خۆیانەکەن بۆ ئەوی بە منهەجتەوە بکەن. بەڵام بۆ قۆناغەکانی 1 بۆ 11 ئێستا بە 2 وەرزە خوێندرێ لە ئێستەوە دەست پێکە هەتاکو کۆتایی مانگی 5 بە وەرزی یەکەم حساب بکرێ وەرزی دووەم ئەڕاتە 4 بۆ 16 12 یانم بۆ قۆناغەکانی تر زۆر بە ئاسانی ئەگەر خوانەخواستە حاڵەتی داخستن یا خوانەخواستە ئەم نەخۆشیە بەرەو بەرزبوونەوە نەچێت و لاوەندەکانی خوێندن تووشی پەککەوتن نەکات بەم شێوەی کە بەرنامەیە دانراوە پرۆگرامە پلانمان بۆی داناوە بۆی منهەجتەوە بکەن بەڵام بڵین زەرمەندابین بەڵێ هەم خوێندکار زەرمەندە بێ هەم پرۆسەی پەروەردە سەر بێ وەکو ئەو سێکتەرەکانی تر لە کە هەموو ژیانی کردێتەوە بەتایبەت کورسانیش. باش کاگەدا لە دیارە بابەسێک لە شێوازی تاقیکردنەوەکان بکەین. شێوازی تاقیکردنەوەکان چۆن دەبێت پلانەکە چییە بۆ شێوازی تاقیکردنەوەکان و خوێندکار چۆن دەتوانێت تاقیکردنەوە بکات لە کاتێکدا کە پرۆسی خوێندن بۆ شێوازە وەکو خۆت پێشتر ئاماژە پێکرد لە بەشێک لە ناوەندەکاندا وەکو بازنە دابەش کراوە کەواتە شێوازی میکانیزمی تاقیکردنەوەکان چۆن دەبێت بۆ کۆرسەکان. تاقیکردنەوەکان ئێمە چۆن ساڵانی پێشوو تاقیکردنەوەکان ئەنجام درراوە بە پێی ئەو خشتەیە کە دیاری کراوە وەزارەت خشتەیەک بۆ کاتی تاقیکردنەوەکانی دیاری کردووە لە هەموو سایت و پەیجەکانی وەزارەت و بەڕێوەبرایەتەکانی ئێمەش بۆ ناوەندەکانی خوێندن بڵاو کراوەتەوە بە پێی ئەو خشتەیە تاقیکردنەوەکانەکەن هیچ ناگۆڕێت تەنیا ئەو خوێندکارانە نەبێ کە لە ماوەی هەفتەی یەکەمە لەسەر کە تووشی نەخۆشی بڵین نەخۆشی درێژخایانیان یا خۆیان یا کە سوکارەکانیان یا خۆیان دێن بە ڕەزامەندی خۆیان و بە خێوکەرەکانیان دێن فۆرمێک پڕەکەنەوە لە ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی یانوێ بە شێوەیەکی ئۆنلاین درێژە بە خوێندن بدەن. تەنها ئەوانە دێن تاقیکردنەوەکان لەگەڵ قوتابی خوێندکارانی ترە ئەنجامەدەن. بێجگە لەو خوێندکارانە چۆن پرۆسەی ئیمتیحانات لە ناوەندەکانی تروا بووە ئەگەر تاقیکردنەوەکان لە کاتی ڕۆژانەیە خوێندکار 20 خوێندکار لە پۆلێکا بۆ تاقیکردنەوەی ئەنجامدا لە کاتی تاقیکردنەوەکانش بە هەمان خشتە و بە هەمان میکانیزم ئەنجامێدەن هیچ گۆڕانکاریتیان نیە و ئەگەر هەر ڕێنمایەکی جگە لەم ڕێگەنمایانە هاتە پێشەوە ئەوە ئێمە هەم لە ڕێگەی خۆمانەوە بڵاوەکەینەوە. بەڵێ سپاس بۆ بەڕێز عەدالەت لەتیف بەڕێوەبەری پەروەردەی گەنمیان ڕاستەوخۆ لە کەلارەوە لەگەڵماندا و سپاس بۆ